سڵاوی خواتان لێ بێ ئەم کاتتان باش دیارە حکومەت و ئەنجومەنی وەزیران تازەترین بڕیاریدا کە هێندێک ڕخنی بە دوای خۆدا هێنا بە تایبەتی لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکانە ینی من باسی ڕووەکانی تری ناکەم تەنها لە نانەوەخانەکان و ئەوانی کە نوێنەری سەموخانە و نانەوەخانەکان هێندێک لی لە بڕیارەکە هەبوو ئەویش هەرزانکردنی نان و سەمونە لەوەی کە هەژنان بکرێ بە دەنان بکرێ بە 1000 دینار لە هەژنانەوە سەمون بە هەمان شێوە ینی نوێنەراتی نانەوەخانە و سەموخانەکان دەڵێن هیچ ئامادەکاریە بۆ بڕیارە نەکراوە تا ئێمە پابندی ئەو بڕیارە بن ینی من قسم لەگەڵ بەشێکیانە کردووە بنمە دەڵێن تاوکو ئێستا ئەوان غاز بە 8500 دینارەکردن فەردەی ئاردی بڵین ڕووسی بە 31,000 نیوەکردن و ئاردی تورکی بە ماشێوە 35,000 یا 36,000کەوێت لە سەریان و ئەو ئادەشی کە لە ناوخۆیی دوو کۆمپانیایەکان لە سلێمانیەکان ناو لێرە 31,000 دینارەکەوێت لە هەمان کادا ینی نرخی کارەبا و نەبوونی کارەباژێکی لە گرفتەکانی تر ئەوان دەڵێن هەر کاتە حکوومەت کار ئاسانی بۆمان کرد لەم ڕوانەوە ینی ئەو پێداویستیانی تریان بۆ هەرزان کردین ئێمە ئەو کاتە دەتوانین پابندی ئەو بڕیاری حکوومەت بین من بەڕێز حاج ساڵح لەگەڵا نوێنەری سەموخانەکانی سلێمانیە سڵاو لێ بێ کاک حاجیگان سوپاس دەکەم ئێستا ئەمڕۆ ئێوە پابندی بڕیارەکە بوون ینی ئێستا هەر 8 سەمون بازاریا 10 سەمون ئێستا 8 سەمون بە وەزنی 90 بۆ 100 غرام بە 1000 دینارە 8 نانیش بە 90 بۆ 100 غرام بە 1000 دینارە بۆ ناتوانن پابندی بڕیارەکە بن ئەو کارێک ئەخر ئەو ئاردانەی کە ئێمە هەمانە هەمووی سعری گرانە سوتەمەنێکەشمان هەم بە گران دەسەکەوێت یعنی ئێمە بە چ شێوازێک ئەگەر شتێک دەرنەکات بەڕاستی بازاڕی ئێمە هەموو شتەکانمان لە بازاڕی ئازاداکرێت یعنی هیچێک حکومت شتێکمان پێ نادە تا ئێمە بتوانین هاوکاریەوە بین و نرخەکان دابەزین جا بەڕاستی یعنی نرخ دابەزین ئیمڕۆ کەس نەزانێ ئێوە خۆتان لەوانەیە لە هەموو کەس باشتر بزانین ئەو نەبێ ئیشی دروست بووە ئێمە گەر بزانین ئەو ئاردە بۆمان دەرێنێ نەک دەنان بگرە 12 نانیشمانە بە 1000 دینار بەس بۆمان دەرناکە لە بەرەوەی بازاڕەکەش نییە حکومەت نازانێت بۆتان دەرناهێنێت پێشتر قسەی لەگەڵ ئێوە نەکردووە کۆبوونەوەی لەگەڵ ئێوە نەکردووە اینجا بڕیارەکە بدایە بڕیارەکە سەربەخۆ یەکلایەنە بوو ئەم بڕیارە کە دراوە من ڕێزمەیە بە نەزانان دراوە یعنی بەڕاستی هیچ حسابێکیان بۆ ئەم خاوەنی نانەوە سەموخانەکان نەکردووە ئەگی ناگە حسابێ بکرایە ئێمە چەند جاری کەسە بۆ نمونە لە کاتی شەڕی رووسیا و ئۆکرانیایە فەردەی ئارد چووە 47,000 دینار بۆ 50,000 دینار بەڵام ئێمە هاتین بە هەماهنگی لەگەڵ ژنەی قامێت و لەگەڵ چاودێری بازرگانیە دانیشتمان کرد کۆبوونەوە و دراسی ئەوەمان کرد توانیمان ئەمانە تێپەڕێنین یان چەند جاری کێش هەبووە وەکەوەی لوژنە دروست کراوە لە نانەوخانەیەکە لە سەموخانەیەکە فەردەی ئارمان تاقی کردوتەوانێ خۆیان لایانی پەیوەندیدار خۆیان هاتوون بینیویانە ئەنجا نرخەکانمان داناوە بەڵام ئێستاکانیە نە لایانی پەیوەندیدار هاتووە نە هیچ و بە منەڵێ دەنان بدە بە 1000 دینار یان 10 سەمون بدە بە 1000 دینار لەسەر چ پێوەرێک یعنی تۆ چی پێوەرێکت پێ تا من زەرمەند نابم تا من بیکەم بەوە ئەنجا من تێ ناگەم ینی بەڕاستی ئەم حکومەتە ئەیەوێت لەسەر حسابی کابرای نانەوایەکی فەقیر کە ئەوەی پێێتی پارەی تەنورێک و دوکانەکەشی بکرێ ئەوە بتوانێت نان هەرسانکە کابرایەکی فڕەنچی کە هەر ئەجیزەکانیەتی وتر کرێچیە لە دوکانە ئەوە بتوانێت لەسەر چه ئەساسێک یعنی ئەم هەرزانکردنە حکومت خۆی ئەبوا بەڕاستی پێش هەموو شتێک ئەلانی هێشتا ئەمەی نەکردا بڵێ دەنان بێ بە 1000 ئەبوا ئەلانیەوەی کردا بیتە فەردەیە ئارد بەونەیە جا من حەزەکەم یەک شتی کەشتان بێ یعنی بۆ نمونە ئێستا ئەو ئاردا حکومت بارگرانی لەسەر ئێمە دروست کردووە جاران ئارد گومرجی نەبوو هەر ئوجولکێشێکیە بوو بە 6,000 سیارێک و تەواو ئێستا فەردەی 6,000 دینار گومرگ وەرەگرێ یعنی ئێستا گەرەوە گومرگ وەرنەگرێ ئارد لە 31,000ەوە یەکسەر یەت بۆ 25,000 لەبەرەوەی گومرگەکەی زۆرە اینجا دوو کارخانەی ئاردمان هەیە یەکیان لێرە لە سلێمانیەکیان لە هەولێرە ئەمانە بۆیە کراونەتەوانێ کە گەنم گومرجیان نەکرێت و بە گەنمەکان بەبێ گومرگ بێتە ئێرە ئەبووە ئێستا فەردەی ئاردی و کارخانانە 5,000 بۆ 6,000 دینار لە ئاردی رووسی و تورکی هەرزانتر بووە 1000 دینار فەرقیە ئەم 5,000 کە بۆچی ئەی تۆ کارخانە بۆچی داناوە
یعنی کارخانەیەک لە ناو خۆیان نەتوانێت بۆچی یعنی ئەمە بەڕاستی خۆ گومرگیش ناکرێت بۆ ینی جیاوازینە لەگەڵ ئەو ئاردوو گەرمێکە لە تەرەوەی ئەزانین بۆچی جیاوازینە جا زۆر شتێ ئەوان شتە گەورەکان نبینن شتە بچووکەکان نبینن ئەگینا تۆرە کارخانەیەکی داناوە گومرجی لێ ناسەنی کە گەنم یێنێتە ناوە بە چه حەقێک ییت لەسەر نانەوە سەموخانە ئەم قەرارە دەرەکە ئەی بۆ جارە پێش هەموو شتێ ناچی لەسەر ئەم دوو مەعمەلە بڵێ وەرە کاکە من گەنم ئێوە خۆ گومرگ نایەن مەفروزە فەردەیە ئارد 5-6 هەرزانتر بێن بە نانەوە سەموخانە بەعکسەوە ینی ئەمە ئەم گومرگەش کە ئێمە لە سەرمان زیاکراوە بە بۆنێ ئەم دوو مەعمەلەوەیە لەبەرەوەی ڕۆژ بۆ ڕۆژەوانانەوەی گومرگەکە گرانکەن و ئاردەکە گرانتر بێ یعنی هیچ پێوەرێک نییە بۆ ئەوەی کە بتوانێت هاوکاری ئێمە بکەن ئەمانە هیچ هاوکارێکمان نەکراوە حاجی تا ئەو کاتەی ئەو داواکارێنی هەتانە بۆتان جێبەجێ نەکرێ ئێوە ئامادەنین پابندی ئەو بڕیارە بن کە سەرۆکاتی حکوومەتی مابەستە شوێرێمداوە ئێمە هیچ کاتێ ئامادە نین هەتاوەکو ئاردمان بۆ هەرزان نەکرێ و سوتەمەنیشمان پێ نەدرێ دێگە ئەو کاتە ئەگەرەوانە هەم بۆ جێبەجێکردین بەسەر چاوە جاوان یعنی یەک شتی کێشەیە ئەوان ئاگیان لە بازار نییە بازار ئێوە خۆتان نەزان مانگونیەک لەمە $5 چەند بوو 160 بوو یخۆکە ئەو دۆلارە بەرزە بێتەوە یەکسەر نرخی ئارد بەرزە بێتەوە ئێ باشە بەیانی ئەو چ زەمانێکە بە من $، لەم حەدا بۆستێ ئەگەر تۆ ئەبێ ئەم ئاردا ئەم ئارد و سوتەمەنیە بێ سابتکەی ئەنجابی قەرارێک بی بڵێ وڵی ئەتر من لەم بەم شێوازە سەرچاوجیگان سوپاس دەکەم بەڵێ ینی ئەوە بەشێک لە قسەی نانەوەخان و سەمەرخانەکانی سلێمانی بوو لەسەر مەسلەی بڕیارەکەی حکوومەت کە ئەمڕۆ بڕیار بوو دەنان یا دەستەمون بکرێ بە هەساید نەرەوەن دەڵێن پابەندی و بڕیارە نابین تا ئەو داواکارێن هەیەە بۆیان جێبەجێ دەکرێت بەڵە